کەرستەی دروستکردنی ئەم مزگەوتە کەرستەی سەرەتایین کە لە کەرپوچ و قوڕ و جێت دروست کراوە، بەڵام بە دیزاینێکی تەواو ئیسلامی و کۆن و پتە و شایانی باسە قەڵا بەگشتی و مزگەوت بە تایبەتی لە ڕووی دیزاین زۆربەیان جیاوازیان لەگەڵ یەکتری هەیە. ئەمەش ئەوە دەردەخات کە بە شێوەیەکی هەندەسی و تۆکمە دروست کراوە. ئەم شوێنە تەمان 1920 یەکەم جارێکە وەکو مزگەوت ناوی دێ لە معجەم البلدان کە کتێبێکە باسی دەکا کە ئەم شوێنە شوێن مزگەوت بۆ کراوتە بە مزگەوت. هەروەها ئەم مزگەوتە تەمان چەند جارێک نۆژەن کراوەتەوە لەسەر مینبەرەکەی 1990 هەیە کە تێیدا نۆژەنکردنەوەیەک کراوە. ئەو 1990 ئەگەڕێتەوە پێشبینێک بۆ عەبدوڵڵا پاشا کە عەبدوڵڵا پاشایش بووە لەو کەسانی کە لە سەردەمی عوسمانیەکان دەسەڵاتدار بووە. ئەو هەم منارەکەی هەم مزگەوتەکەی تعمیر کردو هەم ئەو حەمامی کە دەیبینن ئەو سەردەمە دروست کراوە کە هەر عەبدوڵڵا پاشا بەخۆی ئەو شوێنی دروست کردووە. تەمان ئەو مزگەوتی هەولێر زۆر وەرچەرخانی مێژووی تێدا ڕوویداوێکێک لەوانی کە یەکەم شوێن بووە کە بە کوردی بەڵێن خوتبەی تێدا درا، خوتبەی ئاینی ئیسلامی تێدا دراوە کە سەرچاوەکان لە مەلای گچکە ئەوانەوە دەست پێ کردووە کە بۆ بە کوردیکردنی خوتبەکان دەست پێ کردووە کە یەکسەرەتا بە هەندێک بە عەرەبی و هەندێکی بە کوردی دەستیان پێ کردووە. ئەوانی کە بێگومان ئەوەی کە تێیدا دەورێکی زۆر گەورەی هەبووە بنەماڵی مفتیەکان لە سەرەتاکانی دروستبوونی هاتنی بڵێن سۆفیگەری و ئەوان دەوریان تێدا هەبووە کە هێنانی سۆفیگەری و تەریقەت لەگەڵ تەمان مفتیەکان زۆر دەوریان تێدا هەبووە کە کاریان تێدا کردووە. بگومان ئەم مزگەوتە بەم دوایش لەگەڵ دروستبوونی کۆمسیۆنی ماڵە بژانەوە قەڵا ئێمە هەڵستاین لە نزیکەی 2 ساڵێک دەبێت دەستمان کردو بە نۆژەنکردنەوەی جارێکی تر. ئەم کۆمسیۆن و بێگومان شێخ بازش هەرمان دەوری هەبوو لە پەیداکردنی و هەروەها دروستکردنی ستافێک بۆ نۆژەنکردنەوە لەگەڵ کۆمسیۆنی ماڵای بژانەوە قەڵا. ئێمە هەستاین بە نۆژەنکردنەوەی ئەم شوێنە بە شێوەیەکی زانستی کە ڕیسێرچێکی باش لە پێش ئەوە کرا و پاشان دەستکرا بە نۆژەنکردنەوەی ئەوەی کە هەندێک شت هەبوو کە پێویستە بوو زیادی کایەکێک لەوانە بوو کە نەخشەکانی دیوی گومبەتەکەی دیمی ژوورەوەی زیادمان کرد لەو ئیلهاممان لەو نەخشانە وەرگرت کە لە هەموو لە قەڵا هەیە. ئەلبومێکمان دروست کرد ئەو نەخشەمان تێدا دروست کرد بۆ ئەوەی هەندێک هەم جوانی هەمیش هەندێک لە چیرۆک بدەین بە نەخشەکانمان کە لەسەر مزگەوتەکەی کردومانە. ئەوەی لەسەر کۆمسیۆن بۆ تقریبا نزیکەی 95 ئیشەکانمان تەواو بوو. ئەوەی ماوە شتێکی زۆرەوەی بۆی لە نزیکترین کاتدا بکرێتەوە. بێگومان ئەم مزگەوتە هەتا وەختێک کە نۆژەنکردنەوەکە دەست پێ کرد و تەمان ئەوەی خوتبەی تێدا دەدرا و هیچ دانەخرابوو کراوە بە لە جمعان خەڵک هات لەگەڵەوەی کە قەڵات قەپات بوو، بەڵام ئەو شوێنە کراوە بۆەوەی خەڵک دانەبڕێ لە مزگەوتی قەڵا هەولێر وەکو چکەمە کە کۆمسیۆنمان دروست کردو ئەم شوێنەی کە قەڵا بە گشتی ئەبێ وەکو نۆژەنکردنەوە بوژانەوەیە نەک شوێنێک بێ بەکارنێتەوە. ئەوەیە کە فەرقیشی قەڵاش لەگەڵ شوێنەکانی تر ئەوەیە کە دەبێ شوێنێکی زیندوو بێ نەک شوێنێکی مردوو بێ ینی بەس بە شوێنەواری بێ، بەڵکو ئەبێ شوێنێکی گشتی بێ بۆ گەشت و گوزاری گشتی سوودی هەبێ. شوێنەوار زۆر گرنگە بەڵام دەبی بەکاری بهێنرێ ئەو شوێنەوارە بەوەی کە بۆ گەشت و گوزاری ئاینی بە تایبەتی ئەم شوێنێکی سنتەرێک بۆ ئاینەکان ئەتوانێت ئاینەکان هەمی کۆ بکات.